سێ ڕۆژە چارەنووسێ و سێ منداڵی کە بە ئۆتۆمبیلێکەوە کەوتنە ناو ئاوی گەلی عەلیبەک هیچ دیار نییە و تیمەکان بەردەوام بەدوایان ناگەڕێن. لەلایەکی تریشەوە لە گەرمیان هەنگێکی بچووک بۆ هۆی گیان لە دەستدانی هەنگەوانێک کەمانەوە چەناوەڵێکی دیکە بۆ هێناوە. سڵاوتان لێبێت. وا سێ ڕۆژە دڵی دایک و باوکیان هەرتاو دەسێنێ و نیشانەیەک لە چارەنووسی ئەو سێ منداڵە دەرنەکەوت کە لە سەیران و کەیفخۆشی گەڕانەوە و بە ئۆتۆمبیلەکانەوە کەوتنە ناو ئاوی گەلی عەلیبەک. پیاوەکانی بەرگری شارستانی سۆران بە خۆیان و ئامێرەکانیانەوە چیان کردووە دەیانەوێت شوێن پێی منداڵەکان هەڵبگرن ئەوە تا لە ڕێگەی تەکنیکی نوێوە کاری گەڕان و سۆراخکردنیان بە دوای چارەنووسی سێ منداڵەکە دەست پێ کرد. تەکنیکەکە سیستەمێکە لە ڕێگەی کامێرای حراریەوە کار دەکات و کارمەندێکی بەرگری شارستانیش بە شێوەیەکی بەردەوام کاری لەسەر دەکات و چاودێری گەڕانەکان دەکات. ئەم تەکنیکە جگەل لە ڕۆژ بە شەویش کار دەکات و هەرچی تەنێکی نامۆ تۆمار بکات بە ڕەنگێکی جیاواز پێشانیان دەدات. بەرگری شارستانی سۆران هیوایەکی باشیان لەسەرم تەکنیکە نوێیە هەڵچنیوە کە بتوانن لە ڕێگەیەوە چارەنووسی هەر سێ منداڵەکە دەست بخەن. بکوژێکی بچووک کە هەنگێک بووە بۆ هۆکاری گیان لە دەستدانی هەنگەوانێک. ئەم پیاوە سێ جاری دیکە بە هەنگ وەزعی تێک چووە و پزیشکیش پێی وتووە کە دەبێت واز لەو ئیشە بهێنێت. درەنگانی شەوی ڕابردوو لە گوندی بەرلود لە گەرمیان مامۆستایەک بە ناوی نەجمەدین سابیر کە 15 ساڵ بوو کاری هەنگەوانی دەکرد هەنگەکانی پیانەوەدا و گیانی لەدەستدا. لەو کاتەدا مامۆستا گەرمیان کەریمی لەگەڵ بووە و ڕووداوەکە بۆ 1964 دەگەڕێتەوە. ئەو دەڵێت کە هەنگەکە پێوەیدا سەیرم کرد وەزعی زۆر تێک چووە. ئاوم کردە سەر چاوی وتی ئاو چارەم ناکات بە پێی خۆی سواری سیارەکە بوو بەڵام لە ماوەی 3 بۆ 4 دقیقە تەواو پەرێشان بوو. بە قسەی گەرمیان کەریم مامۆستا نەجمەدینی کۆچکردو بە نیاز بووە ئەم ساڵواز لە کاری هەنگاوانی بێنێت بەڵام قەدەر وا بووە کە بەم شێوەیە کۆچی دوایی بکات. خەڵک خۆی لە خوای دەوێت کە پارەیەکی کەمتر بدات بە بایعی کەچی بریکارەکان ناڕازین و دەڵێن لەو پارەیە لە خەڵکی وەردەگرن بەرامبەر پێدانی ڕۆن و برنج و دۆشا و هیچیان بۆ نامێنێتەوە بگرە هەندێک جاریش زەرەر دەکەن. ئەمڕۆ ژمارەیەکیان لە سلێمانی دەنگیا هەڵبڕی و گرتبوونەوە. سیروان سادق جێگری سەرۆکی کۆمەڵەی بریکاران بە 1964 وت بۆ هەر جارێک دابشکردنی خۆراک بریکارەکان 1500 بۆ 1750 دینار لە هاوڵاتی وەردەگرن و لەو بڕەپارەیە 1213 دیناری دەدەن بە حکوومەت. لە حاڵێکدا بریکارەکان پارەی عمولە و کرێ دوکان و حەماڵی و هاتوچۆیان لەسرە. با قسەی بایعەکان حکوومەت پێی وتون دەبێ 1500 دینار لە هاوڵاتی وەربگرن. سیروان سادق وتی بەو پارەیە هیچ بریکارێک ناتوانێت خۆراک دابش بکات. سەرڕایەوەش لە مەسلحە پارەی کۆنمان لێ وەرناگرن و ناچارین پارە کۆن و دراوەکەی هاوڵاتیان لە بازاڕی دۆلارەکە بە زەرەر بگۆڕینەوە. زۆر جار لە نێوان مانەوە و مردندا تەنیا موعجیزەیەک هەیە. ئەمە ڕێک بۆ چیرۆکی ژیانی هەوار قادر ڕاستە. کاتێک 38 ساڵ لەمەوبەر موعجیزە ئاسا لە مەرگێکی ڕاستەقینە ڕزگاری دەبێت و وەک برینێکی زیندوی گوندی گۆبتەپە دەمێنێتەوە. ئەم ڕۆژانە یادی کیمیابارانەکەی گۆبتەپەیە. کاتێک لە ساڵی 1970 فڕۆکەکان ژەهریان بەسەر گوندەکەدا باران هەوار کۆرپەیەکی تەمەن 11 مانگ بوو. لەو کاتەدا دایک و باوک و برایەکی گیانیان لەدەستدا بەڵام هەوار ڕزگاری دەبێت و 3 ڕۆژ و 3 شەو لە باوەشی تەرمی ساردی دایکیدا دەمێنێتەوە و شیری دایکە شەهیدەکەی دەخوات. بەوتەی هەوار دوای ئەو 3 ڕۆژە مستەشارێکی کورد هەڵی دەگرێتەوە و دەیبات بۆ ماڵی خۆیان لە چەمچەماڵ. دەنگ و باس وا بڵاو دەبێتەوە کە ماڵی مستەشارەکە منداڵێکی کیمیابارانی گۆبتەپەیان هەڵگرتوێتەوە. هەوار دەیگەڕێتەوە کاتێک پوری زانیوێتی من لەوێم چوو بوو بۆ وەرگرتنەوەم بەڵام جاشەکە ڕازی نەبووە لە ماڵەکەی دەری کردووە بەڵام دایک و هاوسەری ئەو پیاوە بە دزی مستەشارەکەەوە منیان داوەتەوە بە پورم. ئێستا هەوار لە شاری کۆیە نیشتەجێ ژیانی هاوژینی پێکێناوە و دایکی 5 منداڵە. ئەگەر چی ساڵانێکی زۆر تێپەڕیوە بەڵام هێشتا نیشانەکانی ژەهرەکە وەک خۆی دەڵێت لەسەر جەستە و دەرونی ماوەتەوە. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە بابەتی خێرخوازی لە هەر کوێ بوێ دەبێت دەستی پێوە بگیرێ و زیاد بکرێ بۆیە ئەو کەسانەی کە مستحقن لە کۆمەڵگەی کوردیا خەڵکێک هەبێ ئاگای لێیان بێ و هاوکاریان بکات. لە هەولێر وەستا ڕزگاری فیتەر هەیە کە وەسایەکی زۆر دەستڕنگین و بەناوبانگیشە.
ئەم وەسایە بڕیارێکی داوە کە هەر کەسێک پێویستی بە مەکینەی ئۆتۆمبیل بێت ئەم بۆی دابینەکە ئاگەر دەستن ڕۆبێت لە هەر کوێش بێ بۆی دەنێرێتش. هەفتەی پێشوو پامنێر ئێمە چووە لای وەستا ڕزگار قسە و باسێکیان پێکەوە کرد کە چۆنە پرۆژەکەی و چۆن نییە. ئەو وتی هەر کەسێک پێویستی بە مەکینەی ئۆتۆمبیل بێت لە توانایدا نەبێت مەکینەکە بکرێ، من لەسەر حسابی خۆم بۆی دەکڕم و بۆشی دەنێرم. جا ئەم قسەی لەگەڵ کەسێکا کرد بوو کە سایقی تەکسی بوو لە سلێمانی و خاوەن پێداویستی تایبەتیش بوو، ئاوات ساڵح. ئەو کەسە پێویستی بە مەکینەیەک بوو لە ڕێگەی 1964ەوە هەر ئەو کات کە مەکینەکەی نار وەستا ڕزگار مەکینەیەکی نوێی چاکی بۆ کڕی و بۆی نار. ئەمڕۆ مەکینەکە گەیشتە دەست ئەو شۆفێری تاکسیە، ئەوش بۆ 1964 قسەی کرد، سوپاسی وەستا ڕزگاری کرد، وتی من دەستم ناڕوە، هەموو ژیانم لەسەر ئەم تەکسیەیە و خاوەن پێداویستی تایبەتیشم، بۆیە سوپاسێکم کە مەکینەکە گەیشتە دەستم. جا ئەمەم چیرۆک تەنیا چیرۆکێ نییە، بەڕاستی دەبێت ئەم دیاریدانە لە ناو کۆمەڵگەی کوردیا زیاد ببن و هەر کەسێک کە مستحق بوو لەلایەن کەسانی ترەوە دەستگیرۆیی بکرێت. ئەبە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شاد بۆ هەموو لایەک.